سەلام عەلەیکوم. پرسیارەکەم ئەوەیە بۆ مامۆستای بەڕێز. من لە ئەوروپا دەژیم 20 ساڵە. ئەلحەمدولیلا ڕوو لە دینم زۆر بەباشە. بڕیارمدا ژن بێنم لە کوردستان. کەسێکی ڕوو لە دینم هێنا، بەڵام نەمان دەناسین. دایکم بۆی دۆزیمەوە. دوای ئەوەی زەواجمان کرد ئەم کچە باوکو دایکی نەبوو. دوای 1 هەفتەی گواستنەوە بۆم دەرکەوت خیانەتم لێ دەکات. دوای ئەوە هێنام بۆ ئەوروپا. لێرە چەند جارێک پێم زانی. دوای ئەوە دەرکەوت خیانەتم لێ دەکات. ئاگادارم کردەوە. دواتر بۆم دەرکەوت پەیوەندی هەیە لەگەڵ زاوای پووریدا و لەگەڵ برای زاوای پووریدا. بە بەڵگەوە خۆشی دانی بە هەموویدانا. ئاگادارم کردەوە کە واز بێنێت لەم خیانەتە، بەڵام ئەو هەر بەردەوام بوو. ئاخر جار ماڵی بەجێهێشت و منداڵێکی دەمانگانمان هەبوو، ئەویشی برد و هەرچی پارەم هەبوو هەمووی برد. ڕۆیشت بۆ لای حکوومەتی وڵات، واتە مەبەستی ئەو وڵاتەیە لە ئەوروپا. شکاتی کرد و وتی سەرمان دەبڕێت لەبەر ئەوەی داڵدەی بدەن. ئێستا 5 ساڵە لای من نەماوە کە ڕۆیشتووە تەلاقم نەداوە، بەڵام ئەو شووی کردەوە و لە محکەمەی کوردستان داوای تەلاقی کردبوو، بەڵام لەبەر ئەوەی من سەلماندم لە محکەمەی کوردستان کە ئەو بە ڕەزامەندی خۆی ماڵی بەجێهێشتووە و خیانەتی لێکردووم، حاکم ڕەفزی کرد کە تەلاق بدات. خێزانم کە داوای تەلاقی کردبوو حاکم ڕەفزی کردەوە. پرسیارەکەی من ئەمەیە: یەکەم، ئایا ئەو شوەی کە کردوویەتی بە زینا بۆی حیسابە؟ دووەم، ئەو مناڵەکەمی بردووە و شووی کردەوە، ئێستا منداڵەکەم 5 ساڵە، ئایا ئەبێ بۆمی بژێڕێتەوە لە ڕووی شەرعەوە؟ تێبینی لە 2 هەفتەدا 4 ڕۆژ لای منە. کاتێک دەیبمەوە بۆ لای دایکی دەگری و دەڵێن ناڕۆمەوە بۆ لای دایکم. سێم، من بۆیە تەلاقم نەداوە حەق و مافم لایەتی. خیانەتی لێ کردووم، منداڵی بردووم، پارەی دزیوم، ژیانی وێران کردووم. چەند ئازارم چەشت تا من گەیاندمە ئەوروپا. ئایا گوناهبار دەبم کە تەلاقم نەداوە؟ مامۆستای گیان هیوادارم وەڵام بدەیتەوە. جەزاکەڵڵا. بەڕێزان، ئەمە نامەی ئەو بەڕێزە بوو کە لە ئەوروپاوە بۆ ئێمەی نووسیوە. لە وەڵامی ئەو بەڕێزەدا تەوەری بەرنامەی ئەمجاری پرۆگرامی خۆشەویستی باسی ناپاکی هاوسەری دەکەین. لە وەڵامی ئەو پرسیارەدا چەند خاڵێک ئاماژە پێ دەکەم. خاڵی یەکەم، ئەم بەڕێزە دەڵێ 20 ساڵە لە ئەوروپام، ڕوو لە دینم. بەڕێزان، ئەی بیسەری بەڕێز، ئەو کەسی کە ئەم نامەیەت بۆ ئێمە ناردووە، گوێ بۆ دینی خوای پەروەردگار بگرە. سواس بۆ خوا، ئەلحەمدولیلا کە تۆ 20 ساڵە لە ئەوروپا بووی و ڕێبازی ئیسلامت بەرنەداوە. خوای پەروەردگار زیاتر دامەزراویت پێ ببەخشێ. بەڵام ئەزیزی خۆم، دین هەر نوێژ و ڕۆژوو نییە. چۆن بۆ نوێژ و ڕۆژوەکەت پابەندی ئیسلامی، ئەبێ بۆ بابەتی هاوسەرگیریش و جیابوونەوە لە هاوسەریش بە هەمان شێوە پابەندی ڕێنماییەکانی ئاینی ئیسلام بی. ئەلحەمدولیلا کە خۆت دەڵێ من دینداریم باشە، ئەبێت لە مەشیانە بە پێی ڕێنماییەکانی ئیسلام بجوڵێیتەوە، نەک دڵ و دەرونی خۆت، نەک مەزلومیەتی خۆت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، بەڕێزت وتوتە دوای 1 هەفتە گواستنەوە هەستم کرد خیانەتم لێ دەکات، کە بەڕاستی ئەوە جێگەی سەرنجە. هەفتەی یەکەمی هاوسەرگیری ئەو پەڕی کاتی خۆشی و شادی نێوان 2 کەسە کە بە ڕەزامەندی خۆیان هاوسەرگیریان دروست کردووە. دوای 1 هەفتە دەرکەوێت کە خیانەتت لێ دەکا، ئەتۆ غەدرێکی گەورەت لە خۆت و لەو ئافرەتەش کردووە. ئەبوایە بەڕێزم ئەو کاتە نەتبردایە بۆ ئەوروپا، تۆ لە کوردستان گواستوتەتەوە. دوای 1 هەفتە بۆ دەرکەوتووە، وەکو خۆت دەڵێ خیانەتت لێ دەکا، ئەبوایە ئەو کاتە نەتبردایە بۆ ئەوروپا. تا چاک دەبوو وەکو دڵت قەنەعەتی دەکرد، یان بۆ دەردەکەوت کە ئەمە وانییە، ئەمە تەنها سوئی تەفاهومە، ئەو گومان خراپی جەناب، تا ئەو کاتە دڵت ئارام دەبوو. ئەگە خوا نەخواستە وابوو، دەبوایە خۆی چاک کردایە و یەکجاری ئەم مەلەفەدا بخرایە و تەواو دڵنیا بوویتایە. و ئەگەر گومان خراپی خۆشت بوو، دڵت ئارامی بگرتایە، با چەند مانگێکی تر لە کوردستان بمایتایەوە، ئەمجا هەنگاوت لەگەڵ ئەو ئافرەتایە بەرەو ئەوروپا بنایە. کەواتە یەکەم خاڵەوە دوای هەفتەیە خیانەت لە کەسێک ببینی، وەکو جەنابت نووسیوتە، هەڵەیەکی گەورەی خۆتی تێدا بوو
کە ئەو کاتە دڵت ئاوی نەخواردەوە هەر ئەو ساتەوازل لێبێ نایە بۆ هەردووکتان زۆر باشتر بوو. سێەم ئەڵی لە ئەوروپا چەند جارێک پێم زانی لەگەڵ زاوای پوریدا و لەگەڵ برای زاوای پوریدا بەمە لە خیانەت خەتەرترە. یعنی خواپەناماندا ئەوە دیار ئێمە نامەکەی تۆ دەخوێنینەوە، ئێمە من هەر زۆر دەترسم بۆ قیامەتی خۆم کە قسەکانیش وەکو خۆی دەخوێنمەوە، چونکە مەسەلەی بوختان گاڵتە نییە، ئەمە لە خیانەتی هاوسەریش دەردەچێت. ئافرەتێک لەگەڵ زاوای پورەکەیدا پەیوەندی هەبێ کە ئەو ژنی هەیە، لەگەڵ برای زاوای پورەکەشدا، یعنی لەگەڵ دوو برادا لە یەک کاتا پەیوەندی هەبێ، دڵداریان لەگەڵ کاو مێردیشی هەبێ، ئەمە لە خیانەتی هاوسەریش گوناهەکە و تاوانەکە گەورەترە. بۆیە ئەبوایە پێش ئەوەی منداڵتان ببێ، واتە کە برتە ئەوروپا هێشتا مناڵتان نەبوو بوو، ئالەو کاتەدا کە تۆ ئەمانەت پێزانی وە خۆشی دانی پێدانا، ئیتر دەبوایە لەوێدا وازل لێبێنایە، لەوێدا بە قەدر و حرمەت و بە شەریعەتی خوای پەروەردگار وازل لێبێنایە. یان ئەمەشیان ڕاز نییە، من هێشتا گومانم وایە ئەمە دڵپیسی جەنابت بێ، ئەمە خانە خراپی خۆت بێ. ئەینە کەسێک کە بزانێ ئافرەتێک لەگەڵ دوو برادا کە هەردووچیان ژن و مناڵیان هەیە پەیوەندی هەبێ و خۆشی مێردی هەبێ، ناتوانێت ژیانی هاوسەری لەگەڵی بەردەوام بێ. ئەمە خاڵی سێم. چوارەمیان دەڵێ منداڵێکی دەمانگانەی بردم و پارەکانیشی هەمووی بردم. بەڕێزان تۆگە ئەمە نووسیوە ئەڵێ مناڵەکەی بردم، ئەی بۆ لە دادگای ئەو وڵاتە یەکەم ڕۆژ کات لێ نەکرد، بڵێ ئەم ئافرەتە منداڵەکەی لەگەڵ خۆیان بردووە و ماڵی بۆ جێ هێشتووە و هیچ من ئاگام لێی نییە، دادوەر قسەی تۆی لە هەر وڵاتێکی ئەوروپیش بیدەبیست. و دەڵی پارەکانی بردم، ئەوەندەی من شارەزایم هەبێت لە ئەوروپا خەڵک کەمترین پارەی لە ماڵەوە هەیە، چونکە لەوێ هەموو پارەکان لە ڕێی کارتەوە هەمووی لە سیستمی بانقیدایە. کەم خەڵک هەیە بتوانێت هەر لە ڕێی حکوومەتیشەوە ڕێگەت بەوە نادرێ پارەکان دەچنە قاڵبی پارەی ڕەشەوە. پارەت بۆ لە ماڵەوە دانراوە یان بڕێکی ئەگەوەندەکەمە شایانی باسکردن نییە. ئەگە بڕێک پارەی زۆرە و دەڵی پارەکانی بردووم، ئەم پارەیە بۆ لە ماڵەوە بووە، بۆ لە بانقەکەتان نەبووە، بۆ لە کارتەکەی خۆتان نەبووە. پێنجەم ئەڵی لە دادگای کوردستاندا دادوەر تەلاقی نەدا. ئەمەشان جێگەی سەرنجە. کەسێک ئەگەر ئافرەتەکە خۆی دانی نابێ بەوەدا کە ناپاکی هاوسەری لەگەڵ تۆدا کردووە، لەبەر دەمی دادوەرە تۆ بەڵگەت هەبێ لەسەری و بیسەلمێنی، ئەو کاتە دادگا لە جیاتی سزای بدا، بەڵێ نەخێر دەبێ ئێوە هەردووکتان هەر ژن و مێرد بن. باوەڕ ناکەم شتیوە لە هیچ دادوەرێکی بەڕێز ئەمە ناوەشێتەوە کە ژنێک خۆیدان بنێ بەوەدا بڵێ کە ناپاکی هاوسەریم لەگەڵ پیاوەکەمدا کردووە، ئێستا نامەوێ ژیانی لەگەڵ بەسەر بەرم، حاکم بە زۆری بڵێ نەخێر هەر دەبێت تۆ لەگەڵ یا بمێنیتەوە، تەلاقم نادەم، ئەم تەلاقە کۆتایی پێ ناهێنم. ئەمە شتێکی سەیرە. شەشەمیان بەڵام من دەچمە سەر وەڵامی پرسیارەکان، دواتە 5 تێبینیم لەسەر نامەکەی جەنابەت هەبوو، 5 تێبینیم هەبوو کە ئەمانە هەڵەن لە ژیانی تۆشدا ڕوویان داوە. ئەگەر وەکو خۆت وتوتە بەرامبەرت ئەم هەڵە و تاوانە گەورەی بەرامبەر بە تۆ کردبێ، تۆش لە 5 خاڵە لە نامەکەتا کە دیراسەم کردووە، ئەم 5 خاڵەش لەسەر تۆ هەیە. شەشەمیان دێمە سەر وەڵامی پرسیارەکانی بەڕێزت. ئایا بە زینا بۆی حیسابە کە من هێشتا تەلاقم نەداوە شووی کردوتەوە؟ هەر مامۆستایەکی بەڕێزی ئاینی بە شەریعەتی ئیسلام کاتێک کە دەزانێت ئافرەتێک مێردی هەیە و منداڵی هەیە، هیچ مامۆستایەکی شارەزای شەریعەت نییە ئافرەتێکی جیابۆوە لە مێردەکەی کە خاوەنی منداڵێکیشە بەبێ بوونی تەلاقنامەیەکی نووسراوی معتەبەر لای مەلایەکی شارەزا یان لیژنەی فتووە یان زانایەکی متمانە پێکراو بە عیلم و زانستی بتوانێت ئافرەتێکی بێوەژن مارەکە. هیچ مەلایەک نییە لەسەر زەویدا شتی وا بکە و هیچ دادوەرێک نییە لەسەر زەویدا بە هەموو ئەوروپاشەوە بە لە ئەمریکاشەوە لە هەر وڵاتێکی سەر زەوی ئیسلامی و نائیسلامی دەڵێ لە هیچ دادگایەکی جیهانیدا ئافرەتێک کە مێردی هەبوو بێ پێشتر و جیابوو بێتەوە و منداڵی هەبێ، هەتاوەکو ئەستۆپاکی لە هاوسەری یەکەمی جیابوونەوەی پێنەبێ، نە لە کوردستان و نە لە غەیری کوردستانیشدا مارە ناکرێت لە کەسێکی تر. ئەمەش جێگەی سەرنجە، ئەمە دەبێت لە کۆڵانێک ئامارەکرابێ، ئەمە نازانم. بەڵام بەڕێزان ئەگەر ئافرەتێک تۆڵی ئێستا 5 ساڵە ئێمە بەیەکەوە نین، دوای 5 ساڵ پیاوێک ئافرەتێک وتی هەر فڵان کەسم ناوێ، ئەتێ دەو کاتە پیاوەکەش مافیەوەی هەیە بڵێ من چیم لە تۆ مەسرف کردووە لە تەلاقی خولعیدا لێکجا دەبینەوە، بەڵام کاتێک کە تۆ هەر سووربی لەسەوەی تەلاقت نادەم، دوای 5 ساڵ دادوەر بە غیابی تۆ
بەبێ ئامادەبوونی تۆ ئەو مافە بەخۆی دەدا کە بە پێی شەریعەت و یاسا ئافرەتێک لە مێردەکەی جیا بکاتەوە. یعنی ناتوانێت ئەو کاتەی یاسا ڕێگە بە تۆ نادا دوای 5 ساڵ ئیتر ئەم کێشەیە هەر ئاوا بمێنێتەوە ڕێگە بە ئافرەتەکە دەدا ڕێگەی خۆی بگرێ ئەوە دادوەریش تۆ لە دادگادا بانکە. دووەمیان ئایا شەرع منداڵەکەم بۆ دەژێڕێتەوە لە 2 هەفتە داواتە لە 14 ڕۆژە 4 ڕۆژ لای منە دەڵێ ناچمەوە لای دایکم. بەڕێزان ئەم منداڵە هێشتا دەبێت لای دایکی بێ کە تەمەنی 5 ساڵە ئەبێت دایدایکی بێ مەگەر بە بەڵگە بیسەلمێنی بەهۆی شوکردنەوەکەیەوە ناتوانێت مافی دایکایەتی بە منداڵەکە بدە بڵێ بەهۆی ئەوەی کە مێردی هەیە و شووی کردوێتەوە منداڵەکەم ژیانی لە مەترسیدایە دایکەکەی ناتوانێت دایکێکی باش بێ یان لە ڕووی پزیشکی عەقڵی و ئەوانەوە بسەلمێنرێت کە ئەمە ئافرەتە عەقڵی کامەڵ نییە و تەواو نییە و نەخۆشی دەرونی هەیە مەترسی بە منداڵەکە دەگەێنێت کە ئەوش لیژنەی پزیشکی دەیسەلمێنێ ئەینا منداڵ حتا تەواو باڵغ دەبێت چاکە و خراپەی خۆی دەزانێت لەوە ئەچێ ئێستا بۆ نمونە کە لە لای تۆ دەگری وڵای ناچمەوە لای دایکم ئەوە فەنێکی تۆی تێدا بێ ئەو 3-4 ڕۆژێک کە لای تۆیە زۆرترین گەڕان خزمەتکردن شت بۆ کڕین بێدڵی نەکردن دەڕۆژەکەی 4 ڕۆژەکەی تری کە لای دەڕۆژەکەی تری لای دایکێتی ڕم بە دایک نتوانێت ئەوانەی بۆ بکە ئیتر مناڵی ژوایە چیە زیاتر ئولفەتی بداتێ حەزەکە لای ئەویان بێ بەڵام بە هەر حاڵ ئەوە هێشتا ئەو منداڵە لە دایکیدا نابڕێندرێ و پێویستی بە سۆزی دایکە ئیلا وەکو عەرزم کردی جەنابەت بەڵگەت پێبێ کە ئەم ناتوانێت دایکایەتی بۆ بکە بە تایبەت دوای شوکردنەوەی بەڵام ئاگادار بە هەر حاڵێک بێ ئەمە بیرهێنانەوەیە بۆ بەڕێزت و بۆ هەموو ئەو ژن و پیاوانەی کە لێک جیابوونەوە منداڵیان هەیە تکار لێ دەکەم ئەو منداڵە تووشی گرفتی دەرونی و ڕەشبینی دەبێت هەرگیز بە خراپە باسی دایکی مەکە قەت لای ئەم مناڵت وەڵی مناڵێکی 5 ساڵانە تێناگە بەڵام نەخێر منداڵ لە ئێستاوە تووشی نەخۆشی دەرونی و ڕەشبینی دەبێت کاتێک کە باوکەکە باسی خراپی دایکی بۆ بکە و دایکەکە باسی خراپی باوک بۆ بکە یعنی ئەو پشت و پەنایی کە بۆ منداڵ هەیە کە دایک و باوکە کاتێک کە دەبیستێت دایکەکە چەند سیفاتی خراپی باوکی باز دەکات دوای جیابوونەوە و کە دەچێت بۆ لای باوکیشی چەند سیفاتی خراپی دایکی باز دەکات ئێستا منداڵە لە چەند ساڵی داهاتوودا تێدەگا خیانەتی هاوسەری چییە پەیوەندی ناشەرعی چییە هەر دنیا لەبەر چاوی بەردەکەوێت کوڕ بێ یان کەس بێ ئەم مناڵی تۆ جارشکە متمانی بە هاوسەرگیری نامێنێ بۆیە تکاتان لێ دەکەم هەم تۆ هەم دایکی تەنها ئەوەندەی پێ بڵێن هیچمان خراب نین بەڵام دوو تەبیعەتی نەگونجاو بووین بەیەکەوە نەمانتوانی بەیەکەوە بژین و بە جوانی لە یەکجا بووینەوە خاڵی سێم دەڵێ بۆیە تەلاقم نەداوە خیانەتی لێکردم منداڵی بردم پارەی دزیم ژیانی وێران کردم ئایا گونەهبار دەبم کە تەلاقم نەداوە لە وەڵاما دەڵێم بەڵێ بە دوو بەڵگە یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەدی الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك کەسێ ئەمانەتی لادانای ئەمانەت پارێز بە کەسێ متمانەی پێت بوو تۆ خاوەنی ئەو متمانەیە بۆ ئەمانەت پارێز بە بەڵام ولا تخن من خانك قەت خیانەت لە کەسێک مەکە کە ئەو خیانەتی لێ کردووی ئەگەر تۆ قسەکانت هەمووشی ڕاست بێ خیانەتی لێ کردووی منداڵی بردووی پارەی دزیوی ژیانی وێران کردووی ئابڕووی بردووی ئەگەر ئەمانە هەمووی فەرەز ناڕاستیش بن تۆ ناکرێت بە خیانەتێک کە بڵێ منیش دەتکوژم بەوەی کە تەلاقت نادەم و با تووشی گوناهبی ئەم خیانەت بە خیانەت وەڵام مەدەوە دووەمیان بەڕێزان کاکە تۆ کە 5 ساڵە ئەم ئافرەتە لە لای تۆ نەماوە و ئێستا لەگەڵ پیاوێکیکەدا دەژی بە غیابی تۆ مارەکراوە هەر نەمانی بناغەی ئامانجی هاوسەرگیری پێدەوتێت تەلاقی معنەوی دوو جۆر تەلاقمان هەیە تەلاقێک کەسێک ژن و پیاوێک دەچنە بەردەمی دادوەر و مامۆستانی لیژنەی فتوای بەڕێز بە شەریعەتی خوا بە یاسای وڵات لێک جا دەبنەوە تەلاقێکی تر هەیە ئەم ژن و پیاوە ئەگەر بەیەکیشەوە بن ئەمە هەر لێک جابوونەوەن پێڵەن تەلاقی معنەوی چۆن کە ئامانجی هاوسەرگیری کە پەروەردگار هاوسەرگیری بۆ حەڵاڵ کردووە نەما ئەم ژن و پیاوە با لە خانوویەکی شابن بەیەکەوە هەر جابوونەوە پەروەردگار دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة یەکێک لە نیشانەکانی گەورەی و دەسەڵاتی پەروەردگار ئەوەیە کە لە خۆتان هاوسەری بۆ دروست کردنەوەتەوە خۆتان مرۆڤ بە هاوسەرەکەتان لتسكنوا إليها ئامانجی ژن و مێردایەتی بوونی هاوسەرگیری یەک شتە لتسكنوا إليها بۆ ئەوەی ئەم پیاوە لە لای ئەم ژنە هەست بە ئارامی و حەوانەوە بکە
ئارامی جەستەیی هەروەها بوونی متمانە. ئەو قسەی کە متمانە نییە لای برا و خوشکی خۆت بیکەی متمانەت بە هاوسەرت هەیە لە لای بیکەی. ئەو ماڵەی کە حەز دەکەی برا و خوشک و کە سوکاری خۆت و هاوڕێکانت نەزان چەندت پارە هەیە ژنەکەت لە ماڵەوە دەزانێ و دەشتی پارێزی بۆ ماڵی باوکشی ناجێڕێتەوە. ئێستا بەڕێزان ئێوە متمانە لە نێوانتاندا نەماوە، خیانەتی هاوسەری پەنا بەخواگراشکرا بوو کەواتە لیتەسکون و ئیلەیها کۆتایی پێهات. دووەمیان وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە، ئەو پەڕی خۆشەویستی و سۆز و میهرەبانی لە بینی ژن و مێردایە، ئەوەندە یەکتریان خۆش دەوێ، ئەوەندە بۆ یەک بەپەرۆشن. ئێوە ئێستا تۆ لەگەڵ هاوسەرەکەتان نەک پەرۆشی و سۆزت بۆی نییە، ئێستا گەیشتوویە قاڵبی دوژمنایەتی، ئەوە تا لە فرسەتێک دەگەڕی عەزیەتی بدەیت تۆڵەی لێ بکەیتەوە، تووشی سزای قیامەت بێ و بە زینا بۆی حساب بەشوکردنەوەکەی، کەواتە تۆ تەلاقەکەت هەر لەوێ کۆتایی پێهاتووە. بۆیە بە برای خۆم دەڵێم هەر ئێستا ئەگەر ئەم بەرنامەیە بە دڵنیایە و دەشی بیستی چونکە چاوەڕێی وەڵامی پرسیارەکەتی هەر ئەم ساتە وەختە یەکجاری سێ بە سێ تەلاقیدا و بیسپێرە بەخوای پەروەردگار و ئەم بابەتە پەردەپۆشکە لە بینی خۆت و خوادا، نەبۆ منداڵتی باسکە نەبۆ کە سوکارتی باسکە، بڵێ بەیەکەوە نەگونجین و جیابووینەوە ئەو لە ڕێگای خۆی و تۆش داوا بکە خوای پەروەردگار ئەم جارە قەرەبوود بۆ بکاتەوە بە ئافرەتێکی ساڵحەی خواناسی دینداری پاک کە ئینشاءالله مەینەتیەکانی ڕابردوود لەبیر بەرێتەوە و ئەم جارە بەرچاوڕوونانەتر هاوسەرگیری لەگەڵ کەسێکا بکە کە نەک بە قسەی دایکردیان فڵان خزم بیهێنی خۆت لە نزیکەوە شارەزای بی و هەڵی سەنگێنی و پشتیش بەخوا بەستە.